خۆشەویستان بەردەوامین گفتوگۆ دەکەین لەبارەی ڕاپەڕینە مەزنەکەی خەڵکی کوردستانەوە 34 ساڵ لەمەوبەر خەڵکی کوردستان ڕاپەڕینیان دژ بە زوڵم و ستەمی باز ئەنجامدا. ئێستا ئەم حکوومەتە خۆماڵی خۆمان کە بەرهەمی ئەو ڕاپەڕینەیە یەکێکە لە دەستکەوتەکانی ڕاپەڕین چی بۆ خەڵکی ناوچەکە کردووە، چی کراوە لە ڕابردوودا، بەنیازن چی بکەن لە ئایندەدا خەڵکی ئەو ناوچێ و هەرێمی کوردستان بەگشتی چی پێویستە. دەستکەوتەکانی ڕاپەڕین لێرە و لەوێ جاری وا هەیە ڕەخنە دەگیرێ دەوترێ ئەو ئامانجانەی ڕاپەڕین کە لە پێناویدا ئەنجامدرا بەدی نەهاتوون، ئەو ئامانجانە چین کە بەدی نەهاتوون، ئەوانەشی بەدی هاتوون چین و چی بکرێ بۆی کە حکومڕانیەکی شیا و شایستە بە خەڵکی کوردستان بکرێ. گفتوگۆی ئەم بابەتە دەکەین لەگەڵ زۆر بەڕێز کاگیوا قەرەنی سەرپەرشتیاری ئیدارەی ڕاپەڕین. کاگیوا سڵاوت لێ بێم کاتت باش، سپاس دەکەم، سپاس بە بەشداریکردنت لە بەرنامەی پرسی ڕۆژ. سەرەتا پێم خۆشە گوێمان لە پەیامی جەنابەت بێ دوای 34 ساڵ لە ڕاپەڕینە مەزنەکەی خەڵکی کوردستان. بەڵێ زۆر سپاس بۆ بینەرانتان و دەمەوێت لە ڕێی کەناڵەوە ڕێزەکەتانەوە پیرۆزبایی 34 ساڵە مینیادی ڕاپەڕینە مەزنەکەی بەهارینەوە تویەک کە لە شاری ڕانی دەواازەی ڕاپەڕین دەستی پێکردووە نازناوی پایتەختی ئازادی بە شاری ڕانیە بەخشە پیرۆزبایی لە کەسوکاری سەربەرزی شەهیدان لە پێشمەرگە قارەمانەکان لە کەمەندامانی سەنگەر زیندانیانی سیاسی لە خەڵکی خۆشەویستی شاری ڕانی دەواازەی ڕاپەڕین و خەڵکی ڕاپەڕین و هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی بکەم. دیارە 34 ساڵ بە لە ئێستا لە ڕۆژێکی وەک ئەو ڕۆدا کۆمەڵێک لە پاڵەوان و خەڵکی تێکۆشەری ماندوو لەو دەڤەرەوە ناڕازی لە حکوومەتی بەعس ڕاپەڕینیان ئەنجامدا کە بەڕاستی ئەوە لەو کاتت ساتەدا لە خەونێک دەچوو چکە لە چەند ساڵێک بەر لە ڕاپەڕین خەڵکی کوردستان بە شێوەیەکی دڕندانە ڕوبەڕووی چمیا باران ئەنفال ڕاگواستن دەختکردنی بەشی زۆری شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان و دەتوانم بڵێم لە بەتابەتی لە سونێری ڕاپەڕین جگەل لە ڕانیە و چوارقڕنە و چەند ئۆردوگایەکی زۆرەم لێ و چەند گوندێک لە دەوروبەری هیچ شوێنێکی تر نەمابوو کە ئاوەدانی بێ بەڵکو هەمووی لە گەزەوی تەخت کرابوو لە دەڤەری پشدەر بە شێوەیەکی تەواو و بەشی زۆری گوندەکانی سنووری ئەو کاتی قەزای ڕانیەش هەمویان تەرحیل کرابوون، هەمویان خرابوونە ئۆردوگا زۆرە ملەکان و بەشێکیشان ئەو کات ئاوارەی کۆماری ئیسلامی ئێران و وڵات دەرەوە بوون. بۆیە لەو کات و ساتەدا ڕاپەڕین بۆ بە کۆتایی هێنان بە ڕژێمێکی دیکتاتۆری سەرکوتکەر کە بە هەموو شێوەیەک ڕوبەڕووی گەلی کوردەبەوە بێئومێدیەکی زۆر لە ناو میلەتەکەدا دروست بوو و ئەوە بۆ هۆکاری ئەوەی کە جارێکی تر ڕحیەتی کوردبوون و ڕحیەتی بەرەنگاربوونەوە و کۆتایی پێهێنان بە گەورەترین دیکتاتۆر دەتوانم بڵێم لە ناوچەکەدا بهێنێ و کۆتا پرۆسەش لە ساڵی 2023 بە کۆتایی هاتنی ڕژێمی بەعز بە شێوەیەکی کۆتایی و دروستبوونی حکوومەتی فدرالی عێراق و نووسینەوەی دەستور و دانپێدانان بە فدرالیەتی هەرێمی کوردستان کەم پێم وایە ئەوانە کۆمەڵێک دەستکەوتن هەمویان دەستکەوتی ڕاپەڕینە جگە لەو دەستکەوتە ناوخۆیانەی کە لە هەرێمی کوردستاندا هەن لە پەرلەمانی کوردستان لە حکوومەتی هەرێمی کوردستان و لەو دام و دەستگایانەی هەنەوە لە حکوومەتێکی خۆماڵی. ئەگەر بێت و ئەمە قسە لەسەر ئەوە بکەین کە ڕاپەڕین توانیوێتی سەرجەم دەستکەوتەکانی خۆی بدیبێنێ دیارە لە دوای ڕاپەڕین و دروستبوونی حکوومەتی هەرێمی کوردستان هەرێمی کوردستان بێ ئاستەنگ نەبووە، بۆ دوژمنەکانی دەستەوەستان نەبوون لە دروستکردنی گرفت و ئاستەنگ بۆ هەرێمی کوردستان. لە ساڵی نەوەت کە گەماروی ئابووری خرایە سەر عێراق و هەرێمی کوردستانیش بەشێک بوو لەو کاتی عێراق و گەماروی نێودەوڵەتی لەسەر بوو و دواتر گەمارو لە ساڵی 92 کە حکوومەتی عێراق ئەو کاتی عێراق ئیداراتی کێشایەوە فراغێکی ئیداری لە هەرێمی کوردستان دروست بوو سەرباری ئەوە کە ئابڵقەی ئابووریشی خستە سەر هەرێمی کوردستان. بۆیە ئەوانە هەر لە سەرەتاوە ئاستەنگی گەورەی بۆ خەڵکی هەرێمی کوردستان دروستکردنەوە بەداخەوەش دواتر بە دەستیسی بێگانەوە بە خراپی دۆخی خەڵک جارێک شەڕی ناوخۆ دروست بوو و ئەوەش بۆ هۆکاری ئەوەی کە فترەیەکی باش
ئاستەنگی گەورە بۆ هەرێمی کوردستان دروست بوێ و دوای پرۆسی ئازادی لە چەند ساڵێکدا بودجەی پێویست لە بەردەستی حکوومەتی هەرێمی کوردستاندا هەبوو بۆ ئەوی بتوانێت بەشێک لە خزمەتگوزاری بۆ شار و شارۆچکەکان دەست پێ بکات. وەکو باسیشم کرد لە سەرەتادا بەشی زۆری گوند و ناحیە و شارەکانی بەکە باسی دەڤەری ڕاپەڕی بکەم هەمووی لەگە زەوی تەخت کرابوو هەموو جارێکی تر پێویستی بە بنیانانەوە دروستکردن بوو سەرباری ئەوەی کە لەگەڵ دروستبوونی حکوومەتی عێراقیش هیچ پرۆژەیەکی استراتیجی گرنگ و هیچ شتێک لە هەرێمی کوردستاندا ئەنجام نەدرابوو کە ئەتوو ژێرخانێکی باشت هەبێ بتوانانی لەسەر ژێرخانە باشە ئابوووریە خزمەتگوزاریە حکوومەتێکی خۆماڵی خۆ دروستکەیەوە ئاستەنگ و گرفت لە بەردەم دروست نەبێت ئەوانە بوونە هۆکاری ئەوەی کە بەڕاستی خەڵک ساڵ بە ساڵ داخوازەکانی زیاتر بێت کە ئەوە داوای ڕەوای خەڵکە من پرسیارەوە بکەم خەڵکی خۆی لە کاربەدەستەکانی خۆی بکات بۆ پێشکەشکردنی خزمەتگوزاری باشە کاگیوا پرسیارەوە بکەم ینی ئەوەی کە کراوە بۆ خەڵک لەوێ لە ئازە قوربانیدانەیە کە کردویانە ینی تۆ خۆ ڕازی لەو خزمەتگوزاریانەی کە لە دەڤەرەکەیەوە هەیە هەڵبەت دەڤەریەوە نمونەیەکە بۆ هەموو هەرێمی کوردستانیش کە هاوشێوەن نەخێر بە دڵنیاییەوە من ڕازی نیم لەوەی کە لەو دەڤەرە هەیە من ئێستا ئەگەر لە کەرتی پەروەردەوە باسی بکەین لە ساڵی 2025 بەشێک لە ناوەندەکانی خوێندن تا ئێستا لە کابینەدان و لە ڕووی تەندروستیەوە قسە بکەی نەخۆشخانەی گشتی ڕانیە بەگە بە نمونە بیهێنینەوە بینایەکە ئەو کاتژمارەی دانیشتوانی ڕانیەی 30,000 کەس بۆ و ڕانیە قەزایەکی بچووک بووە ژمارەی گەڕەکەەکانی لە 11 تێنەپەڕیەوە ئێستا ئەگەر بین لە بواری ڕێگاوبانەوە قسە بکەین گرفتی زۆر گەورەمان هەیە و تاوەکو ئێستا نێوانی بەشێک لە شار و شارۆچکەکانمان ڕێگای باشیان نیە بە نمونە تاوەکو ئێستا نێوانی ڕانیە قەڵاتزێ نەتواندراوە بە تەواتی بە دووسایت بکرێت نێوانی ڕانیە سلێمانی ئاستەنگێکی زۆری هەیە تاوەکو ئێستا بە دووسایت نییە ڕانیە هەولێر ڕێگایەکی زۆر خراپ و تاوەکو ئێستا دووسایت نییە کە ئەوانە شتی زۆر سەرەتایین ئەگەر باسی لێ بکەین ئەنێ من قسەکە لەسەر ئەوە نییە کە من بڵم هیچ نەکراوە بەڵام کە بڵێ ڕازی نەخێر ڕازینی من ڕازی بوونی من ئەو کاتەیە کە لە ڕووی پەروەردە و خوێندنەوە هەموو شتەکانم زۆر باش بێ ئەگەر زۆر باشیش نەبێ بەلای کەمەوە وەکو دەوروبەری خۆی بێ لە ڕووی تەندروستیەوە بە هەمان شێوە لە ڕووی ڕێگاوبانەوە لە ڕووی ئاوەوە لە ڕووی کارەباوە هەموو ئەوانە کۆمەڵە خزمەتگوزاری زۆر سەرەتایین کە برۆڤ پێویستێتی و خەڵکیش تمۆحی لە دەسەڵاتەکەی خۆی لە حکوومەتەکەی خۆی لە خەڵکی خۆیەتی کە خزمەتی بکە سەرباری ئەوەی کە دەرفەتی نەبوونی هەلی کار بە تایبەتی لە دوای ساڵی 2013 دروستبوونی قەیرانی دارایی کە حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانیەوە وەکو پێویست لا لە گەنجان و دەرچوانی زانکۆ پەیمانگاکان بکاتەوە دایان بمەزرێنێ و ئەو هەموو گرفت و ئاستەنگ و کێشە سیاسی و ئابوووریانەی کە هەش بوون ئەوەش بۆ هۆکار بووە بۆ ئەوەی کە کەرتی تایبەتیش نتوانێت سەرمایەکەی خۆی وەکو پێویست بەگەڕ بخە بۆی لە ڕێگەی کەرتی تایبەتەوە بتوانین دەرفەتی کاری پێویست دروستکەین. کاگیوە هەستەکەی جیاوازی کراوە لە نێو شارەکاندا ینی حکوومەتی هەرێمی کوردستان بە جیاواز مامەڵی کردووە ینی بۆ نمونە هەندێک شار دەبینین گەشە سەندن و ئاوەدانی زیاتری پێگەیشتووە بە تایبەت لەم 3-4 ساڵی ڕابردوودا بەراورد بە دەڤەرەکەیەوە ئێوە خۆتان هەست بەوە دەکەن هەستەکەن ئەو جیاوازیە هەبووە یان نانی حکوومەت بەیەک چاوسێری مشارەکانی کردووە بەڵێ بەدڵنیای ئێمە هەست بەو جیاوازیە دەکەین ئەو جیاوازیە بە مەبەستیان بێ مەبەستە هۆکارەکانی وازەحە ینی شوێن هەیە زۆر لە دوای ئێرە بۆ بە ئیدارەی سربەخۆوە لە ڕووی خزمەتگوزاری و پێشکەوتنەوە گەشەی زیاتری پێوە دیارە لە فترێکی زەمەنی زۆر کەمدا و ئەو گلێ بەشێکی بەردەوام ڕۆبڕووی ئێمەش دەبێتەوە ئێمەش وەڵامە حەقیقیەکەمان لا نییە من دەتوانم بڵم لە 2 ساڵی ڕابردوو بە سوپاسەوە بەڕێز کاخوبا تاڵەبانی بەشی زۆری ئەو پرۆژە خزمەتگوزاریانەی لە دەڤەری ڕاپەڕین هەبووە بەگەڕی خستۆتەوە و بودجە و سیولەی نەقدی پێویستی لە ڕێی بانکی هەرێمی سلێمانی بانکی هەرێم لە سلێمانی کاکتۆر ماکوان بۆ دابین کردوین بەڵام لە چاو ئەوەی کە داواکاری خەڵکە لە چاو ئەو هەموو پرۆژە خزمەتگوزاریانەی کە وەستاوە لە چاو ئەو گەشە خێرایی کە لە دەڤەری ڕاپەڕیندا هەیە نەخێر
نەیتوانیوە کە بتوانین بەشێکی زۆر لە گرفت و کێشۆکەم و کوڕیەکان چارەسەر بکەین ئەوەش بە هۆکاری دابین نەکردنی بودجەی پێویست بووە من ڕاستە بای سەدان ملیار دینار ئێستا موافقەم هەیە بۆ دەبێزەکردنی پرۆژەی تازە یاخود بۆ تەمیلکردنی بۆ پرۆژەی کۆن کە لە ڕابردوودا هەبووە تەواو بکرێ بەس من ئەگەر سیولەی نەقدیم بەدەستەوە نەبێ لە لای من سیولەی نەقدی نەبێ لە شوێنی تر سیولەی نەقدی بەفری هەبێ بە دڵنیایی سیولەی نەقدی نەبێ من ناتوانم بەڵێندەر ئیجبار کەم بۆ ئەوی بێ پرۆژەکانم لە کاتی دیاریکراوی خۆیدا جێبەجێ بکە ئیتر من لەوە تێناگەم لە کاتێکدا من دەمەوێت پرۆژەیەکی 200 مەتری پرۆژەیەکی چەند کیلۆمەتری ئەنجامی بدەم تەواو نابێ ڕێگەی نێوان سلێمانی ڕاپەڕین تەواو نابێ لە هەمان کادا دەبینیم لە تەنیژ من کە من هەر شوێنێک لە هەرێمی کوردستان خزمەتی بکرێەوە دەزانم بۆ ماڵەکەی من دەکرێت و دەزانم لە شارەکەی مندا دەکرێت بەس قسە لەسەر جیاوازەکەیە لە تەنیژ من ڕێگەی هەولێرکۆیە دەست پێ دەکاتەوە بە سەدان ملیار دیناری بۆ تەرخان دەکرێت کە من نازانم ئەو پارەیە لەکوێ بەدەیان پرۆژەی تری 50 ملیاری 100 ملیاری 6 ملیاری لە شار و شارۆچکەکانی تر جێبەجێ دەکرێەوە لە کاتێکدا من داوای بەسیترین پارە دەکەم لە مانگێکدا ئەگەر داوای چەند ملیاردی نەک چەند ملیاردی ناگە ملیارێک دینار بکەم بۆ ئەوەی بتوانم ئیدامە بە پرۆژەکانم بدەم ئاستەنگ و گرفتی گەورە بدێتە بەردەم بۆیە ئومێد دەکەین کاگیوە پرۆژانە کامانەیە وەستاوە چاوەڕوانی لە کابینەی تازەدا حکوومەتی هەرێمی کوردستان یەک حکوومەت بێت کاگیوە ئەمە ڕادگرم دوای باسی کافینی تازە دەکەین دەمێ بزانین ئەو پرۆژانە کامانەیە ڕاوەستاوە بەهۆی بێپارەیەوە داوای پارەتان کردووە بۆی سەرف نەکراوە ئێستا چ پرۆژەیەکی کە ڕاگیرا بێ یا ڕاوەستا بێ یان نەتوانرێ وەک پێویست ئیشی تیا بکرێت لەبەر بێپارەی وڵا ئەگەر باسی پرۆژەکان بکەین پرۆژەکانی وەستاون زۆرن من لە ناوەندی خوێندنم هەیە وەستاوە پرۆژەی ئاوی خواردنەوەی دەربەندی ڕانیە هەیە ساڵی ڕابردوو دەستمان پێکردەوە جارێکی تر وەستاوەتەوە پرۆژەی نەخۆشخانەی 290 قەرێوەڵەیمان هەیە لێرە وەستاوە پرۆژەی نۆژەنکردنەوەی ڕێگای قەڵاتزە دارەشمانە کە ڕێگەیەکی استراتیجیەوە مەرزی شێلەی بەسەرەوەیە ئێستا ئەوە پارەمان بە یاخود سیولەی نەقدیمان بۆ دابین کردو بۆی دەست بەکار ببێتەوە ئەو پرۆژەی تریش لە سەرجەم گەڕک و شار و شارۆچکەکان لە کۆڵانەکان پرۆژەی قیرتاوکردنی گەڕکەکان هەیە وەستاوە ئەنی ئەگەر ئەوە بێ ژمارەیەکی زۆری پرۆژەی وەستاومان هەیە یاخود دێین دەست بە پرۆژەکان دەکەینەوە بۆ فترێک چەند مانگێک زۆر بە گەرمی ئیشی دەکەین دواتر جارێکی تر ئاستەنگ دروست دەبێتەوە و سیولەی نەقدی کەم دەبێتەوە و جارێکی تر پرۆژەکان دەوەستنەوە من وەکو باسم کردیانی من دەتوانم بڵم بە تایبەت لە ساڵی ڕابردووە بەشێک لە پرۆژەکانمان توانیمان تەواویان کەین و بەشێکیان لە قۆناغی زۆر باش بەڕێوەچوون و ئەو ڕۆیەکێک لەو پرۆژانەی کە تەواو بوو بۆ پرۆژەی هۆڵی ڕۆشنبیری ڕانیە کە تاوەکو ئێستا لە ڕانیەدا هۆڵێکی باش نەبوو بۆ ئەوی کار و چالاکیەکانی تێدا ئەنجام بدرێت خۆشبەختانەوە باسم کرد لە دوای ئەو بڕیاری ساڵی ڕابردووی بەڕێز کاکوبات ئەو پرۆژانە کە دەستیان پێکردوێتەوە ئەمڕۆ ئیفتتاحی ئەو پرۆژەیەمان کردووە بۆیە پرۆژەکان زۆرن و ئەگەر لە من بپرسی پلانت چیە یان چیت پێویستە ئەو کات وەڵام من دەتوانم باشتر قسە بکەم بێگومانەوە پرسیار دەکەم چی تازە لە بیرۆکەتاندایە بەڵام لە هەندێک ناوچە لە هەندێک شار و شوێن ینی وەختی ئیداری شوێنەکە بۆ خۆیان کە زەوی دەدەن بە وەبەرهێن لە بەرامبەردا پرۆژەیەکی پێەکەن ینی هەندێک کار دەکەن سربەخۆ خۆیان پێی دەیکەنە و کارانە حکوومەت ڕێگە بەمانە دەدا یان ڕێگریتان لێ ناکە ئەگەرێوە کارێکی لەم شێوازە بکەن نە پرۆژەیەک بدەن بە وەبەرهێنێک لە بەرامبەردا بڵێن وەرە ئەم شەقامەمان بۆ تەواوکە دوو قوتابخانە دروستکە بنکێکی تەندروستی نۆژەن بکەرەوە حکوومەت ڕێگر نییە لەمانە دیارە لە ساڵی ڕابردووە پێشتر وەکو باسم کرد دۆخی سیاسی کۆمەڵایەتی دۆخی ئابووری هۆکار بوو لەوەی کە کەرتی تایبەت بتوانێت وەکو پێویست لێرە سەرمایە خۆی بەگەڕبخە ساڵی 2013 کە دەتوانم بڵێن دۆخی دارایی خەڵک و دۆخی ئابووری حکوومەتی هەرێمی کوردستانیش لە تۆپدا بووە 4 مۆڵەتی وەبەرهێنان لە سنووری ڕاپەڕین هەبووە دواتر تاوەکو ساڵی 2023 و 24 ساڵی مۆڵەتێک هەبووە یان نەبووە ئەویش لە پرۆژەی زۆر بچووکی وەبەرهێنان بووە کە یانێ پرۆژەیەکی بازرگانی زۆر بچوو بوو بێ خۆشبەختانە لە دوای ئەوەی کە لە ساڵی ڕابردوو لەگەڵ بەڕێز کاکوبات تاڵەبانی کۆبوونەوە کراوە
هەموو ئەو لایەنە پەیوەندیدارانەی کە پەیوەستن بە بواری وەبەرهێنان لە دەڤەری ڕاپەڕین بۆردێکی لێ دروستکردین و خۆی سەرپەرشتی بۆردەکەی دەکرد بۆ ئەوەی بواری وەبەرهێنان و کەرتی تایبەت لەو منطقەیە ئەو ئاستەنگانەی کە لە بەردەمیەتی لا بچێ بڕیاری پێویسترا بەس لە ساڵی 2024 ئێمە توانیمانە 13 مۆڵەتی وەبەرهێنان بدەین و لە وەکو ئەوەی کە باسیشت کرد و دەستیشی کردینەوە لەوەی کە هەر وەبەرهێنێک کە دێ لێرە زەوی پێدەدرێت بۆ هەر ئەنجامدانی هەر پرۆژەیەکی وەبەرهێنان لە مقابلی ئەوەدا پرۆژەیەکی خزمەتگوزاری بکە بەڵام ئەوە لەوانەیە بۆ ناوڕانیە ڕاست بێ من بەڵام لە قەڵاتزێ تاوەکو ئێستا لە ڕووی وەبەرهێنانیشەوە مستەسمیر ناچێت لەوێ وەبەرهێنان بکە باشە منەوە توانیم لە ڕێی ئەو پرۆژانەی وەبەرهێنانەوە گەشەیەکی باش بەڕانیە بدەم بەڵام ئەی بۆ قەڵاتزێت چی بکەم ئەی بۆ چوارقڕنەوە حاجیاوە و سەنگەسەر من چۆن مامەڵی لەگەڵ بکەم بۆیە ئەوە تەنیا ناتوانێت فریای ئێمە بکەوێ کە هەرچەندە ئەمە توانیمانە وەکو باسم کرد سێنزە پرۆژە جوڵەیەکی زۆر باشی ئابووری و دەرفەتی کار و لەگەڵیشیدا خزمەتگوزاریش گۆڕانکاری زۆری تێدا دروست بووە بەڵام ئەوە ناکاتە ئەوەی کە ئێمە واز لە هەموو شتەکانی تربێنین تەنها ئاعتیمادمان لەسەر وەبەرهێنان بێەوە ئەو پرۆژە خزمەتگوزاریانەی لە ڕێی وەبەرهێنەرەکانەوە لە بەرامبەر پێدانی زەوی بۆ پرۆژەکانیان بابەتەکانی تر ئیمالکەین وەکو باسیشم کرد ئەو سنوورەی من سنووریی فراوانە و ڕاپەڕین لە دوای هەولێر و سلێمانی و دۆهۆک گەورەترین یەکەی ئیداریە قەرەباڵغترین ژمارەی دانیشتوانی لێتی بەڵام وەبەرهێنان تەنها لە کاتی ئێستادا جۆڵەی زۆر باش لە ڕانیە چوارقڕنا حاجیاوە هەیە باقی تر لە شار و شارۆچکەکانی تر دەڤەرە ڕاپەڕین جوڵەی وەبەرهێنان زۆر سستا هەرچەندی هەوڵیش دەدەین بۆ ئەوەی کە جوڵەی وەبەرهێنان لەو شوێنانە هەبێ بەڵام وەبەرهێن تاوەکو ئێستا وەکو پێویست نەهاتۆتە پێش بۆ پێشەشنی پرۆژەی وەبەرهێنان لەو شوێنانە بۆی بتوانین ئێمەش بە یەک ئاست بەبێت جیاوازی لێرە داوایان ڕاپەڕین خزمەتی هەموو شار و شار لێرە داوایان لێکی کە کاراسانیان بۆ ئۆکەی ئەگەر وەبەرهێنەر بێوێ لەوێ بەڵێ بە دڵنیاییەوە داوا لە بەڵێ بە دڵنیاییەوە و خۆشبەختانە من دەتوانم بڵم ئێستا وەبەرهێنەری گەورەی زۆر باش لە هەرێمی کوردستان ڕووی لە ڕاپەڕینەوە دەیەوێت لە ڕاپەڕین پرۆژەی وەبەرهێنانی باش بکە و لەگەڵیدا کۆمەڵک وەبەرهێنی ناوخۆشمان هەیە کە لە ڕووی پیشەسازیەوە پرۆژیان تەقدیم کردووە سەرباری ئەوەی کە وەکو باسم کرد جوڵەیەکی بازرگانی و لەگەڵیشیدا جوڵەیەکی پیشەسازی و لەگەڵیشیدا خزمەتگوزاریش پێشکەش دەکەن و دەرفەتی کاریش بۆ گەنجانی ئەو دەڤەرە فراهەم دەکا کە ئەوە بۆ ئێمە یەکێکە لە ئەولەویەتی ئیشەکانمان ئێمە هەر پرۆژەیە کە لەو دەڤەرە بکرێ بتوانێت بەلانی کەمەوە هەندێک دەرفەتی ئیش بۆ گەنجی سنووری ڕاپەڕین فراهەم بکات. باشە کاگیوە من دەزانم گەنجان لە سەرانسەر هێرێمی کوردستانەوە کۆرس دەکەن خەونیانەیە بە خەونی ئەوان ئەوروپا یان وڵاتانی دیکە جێگەی بەدیاتنی خەونەکانی ئەوانە بەڵام تا ڕادەیەک ینی دەڤەرەکەیەوە ڕەنگە زۆرترین گەنج لێوەی کۆچ بکە بەداخەوە ڕووداوی نەخوازرا و با بڵین کارەساتباریشی لێکەوتوتەوە دەیان گەنج بوونە قوربانی لە دەریاکاندا ینی گەنجانی ناوچەکەی ئێوە بۆ کۆچ دەکەن. وڵا گەنجانی ناوچەکەی ئێمە بۆ کۆچ دەکا وەکو باسم کرد نەبوونی دەرفەتی کار هۆکارێکە لەوەی کە گەنج کۆچ بکە و هۆکارێکی تری ئەوەیە کە نەتواندراوە پێویستەکانی گەنج ئەوەی کە گەنج پێویستێتی لە حەزی گەنجە خولیای گەنجە وەکو پێویست فەرەهام بکرێ و دوورە دەستی ئێرەشی بۆیە من ئەوانە بە کۆمەڵە کۆکار دەبینم کە گەنجی ئێمە بیر لە کۆچ دەکاتەوە و لەگەڵیشیدا دۆخی دارایی خەڵک دۆخی ئابووری خەڵک وای کردووە کە ئەگەر گەنجەکە خۆشی حەزینەوێت لە هەر ماڵێکدا بیر لەوە بکرێتەوە کەسێکیان بنێرنە ئەوروپا بۆی بتوانێت بەلانی کەمەوە خۆی دەخاتە مەترسیەوە ئەو مزازەفەیە بەخۆی دەکا بۆ ئەوی بچێت لە وڵاتێکی ئەوروپی بتوانێت ژیانێک لەوێ بخۆی مسۆگەرکەوە بە بەلانی کەمەوە تەمینی ژیانی کەس و کاریشی بکا لێرە یعنی تو هەر ماڵێک سەیری دەکەی لێرە 4 گەنج و 5 گەنجی هەیە و هەمووی بێ ئیش و بێکارە و ژیان و بژێوی خەڵکیش لێرە چەند سەرچاوەیەکی هەیە کشتتوکاڵە و کشتتوکاڵیش تەنها بۆ هەمووی نییە و دۆخی بەروبوومی کشتتوکاڵی لە وەرزی پێگەشتنیش لێرە دەزانین لە ئاستێکدا چەند نرخ چەند دەکات و باقی تر موچەیە
ینی شتی تر نییە کە خەڵک بلێرە بتوانێت بژێوی ژیانی خۆی پێدابین کە لە کاتێکیشدا لە خێزانێکدا 4-5 گەنج تەخەڕوزی کردووە هەمووی پێویستی بە ژیانە پێویستی بە پارەیە پێویستی بەوەیە گەنجێک بەلای کەمەوە ڕۆژی 2000 دیناری پێ بێ بەوەی بتوانێت سەردانی بازار بکە سەردانی کافتریای بکە سەردانی شوێنێ بکە کە ڕەفیقەکانی خۆی تێدا بمێنێ ئێکە ئەوەی نەبووە باوکیشی موچەی نەبووە سەرچاوی داهاتی تریشیان نەبوو بۆ بیر لە کۆچ دەکاتەوە بەلانی کەمەوە دەچێت خۆشی نەجات دەدا و سەرچاوەیەکی ژیان بۆ خۆی دروست دەکا و لەگەڵیشیدا ئەو نەهامەتی خوشکوبرایەکانی کە هەیەی لێرە لە نەبوونیە لە کرێچیەتیە لە هەموو ئەو بارکورسی ئابووری و بدۆخی بگرانی بازارە ئەوانیش نەجات دەدا بۆیە باشە کاگیوە دواپرسیارم لەبارەیەوەیە کە ئێوە دەتانەوێت چی بکەن بۆ ئەو دەڤەرە لە ئایندەدا هەڵبەتە ئەگەر حکوومەت پارەتان بۆ دابین بکە و کابینەی دەیەم وتەی خۆتان وەکو کابینەی پێشوو نەبێ هەندێک جیاوازی بکە ئەنی ئومێدی چیتانەیە لە کابینەی دەیەم و ئێوە بەنیازن چ پرۆژێک بۆ خەڵکی و ناوچەیە بکەن وڵا ئومێد دەکەین بە زووی کابینەی دەیەمی حکوومەتی هەرێمی کوردستان پێک بێ و هەمیشە کورد لە تەبایی لە یەکڕیزی لە بەیەکەوە بوون توانیویەتی شتی باش بۆ میلەتەکەی بکەوە سەرکەوتنی گەورە بەدەستبێنێ بۆیە تەبایی و یەکڕیزی و پێکەنانی کابینەیەکی باشی بەهێزی یەکگرتوو ئەمن پێم وایە دەتوانرێشتی زۆر باش بۆ ڕاپەڕینیش و بۆ سەرجەم خەڵکی هەرێمی کوردستانیش بکە بۆیە کە دەڵم کورد لە یەکگرتوویدا ئەگەر کورد لە بەرەی کوردستانی دروست نەکرد لە پێش ڕاپەڕینەوە بەو یەکگرتوویە هەموو لایەک بەشداری ڕاپەڕینیان نەکرد بە دڵنیاییەوە کوردنەی دەتوانێت ئەو سەرکەوتنە گەورەیە بەدەست بێنێ و لە هەموو ئەو قۆناغانەی کە کورد یەکگرتوو بووە دەستکەوتی گەورە و باشە بووە و لە ناتەبایی و لە پەرتەوازەیشدا هەموو دژمنەکانمان توانیویانە زەفەرمان پێ ببەنەوە لە نەتیجەشدا میلەتەکە زەرەری گەورە بکە بۆیە ئومێد دەکەین کە حکوومەتی داهات و حکوومەتێکی گشتگیری زۆر باشی یەکگرتوو بێ و بتوانێت خواست و داخوازی میلەتەکە جێبەجێ بکە و لەگەڵیشیدا ئەو کات دەڤەری ڕاپەڕێنیش بە دڵنیاییەوە خواست و ویستەکانی دێتە دی و بەبێ جیاوازی خزمەتی سەرجەم خەڵکی هەرێمی کوردستان بکرێت جیاوازی لە نێوانی ڕاپەڕین و گەرمیان و هەولێر و سلێمانی نەبێت جیاوازی لە نێوانی سۆران و زاخۆ نەبێەوە ئەو کات خەڵکیش حکوومەتەکە باشتر بە حکوومەتی خۆی دەزانێ و باشتر خزمەتی دەکا و ئەو فیداکاریەی کە بۆ دروستبوونی ئەو حکوومەتەی کردووە لی پەشیمان نابێتەوە بە دڵنیاییەوە ئێمە پلان و بەرنامەمان هەیە لە هەموو ئەو سێکتەرانەی کە پێشتر باسم کرد لێرە گرفتمان هەیە لە پەروەردە لە ئاوی خواردنەوە لە ڕێگاوبان لە تەندروستی لە خوێندنی باڵا لە کارەبا لە هەموو ئەو بوارانە پلان و بەرنامە هەیە و ئێمە ئامادەکاری پێویستمان کردووە و وەکو باسیشم کرد ینی ئەگەر پارەی پێویست تەرخان بکرێ بۆ ئەو پرۆژانەی کە ئێستا ڕەزامەندیان هەیە و لەگەڵ ئەوەی لە ڕابردوودا هەبووە وەستاون بەهۆی قەیرانی دارایی و ئەو گرفتانەی کە لە بەردەم بوون ئەوانە هەمویان بکەونە بواری جێبەجێکردن بە دڵنیاییەوە لە ڕووی خزمەت گوزاریەوە گۆڕانێکی گەورە لە دەڤەری ڕاپەڕین دروست دەبێت ئەوەی دەمێنێتەوە گرنگجیدانە بە کەرتی تایبەت لە ڕووی گەشتیاریەوە منطقەیەمە منطقەیەکی گەشتیاری زۆر گرینگە دەتواندرێ احتیمامی پێ بدرێەوە لای لێ بکرێتەوە هەم دەرفەتی ئیش و بژێوی ژیانی ژمارەیەکی زۆری هاوڵاتیانی ئەو دەڤەرە دابین کە لە ڕووی کشتتوکاڵیەوە ئێ منطقەیەکی زۆر گرینگە لە ڕووی پیشەسازیەوە دەتوانرێت سوودی زۆر باشی لێ ببیندرێ و مەرزێکیشمان هەیە ئەو مەرزش دەتوانرێت گەشەی زیاتری پێ بدرێەوە خزمەتی زیاتری خەڵکی کوردستان بکات. زۆر بەڕێز کاکیوا قەرەنی سەرپەرشتیاری ئیدارەی ڕاپەڕین سپاس دەکەم سپاس کە بەشداریت کرد لە گەڵمان لە بەرنامەی پرسی ڕۆژ بۆ قسەکردن لەسەر